من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ئەگەر بە ژیانی خۆمانە بگەڕێن ئەبینین چەندین عیبادەت هەیە ئێمە جێبەجێمان نەکردووە، یان ئەوەندە درەنگ درەنگ جێبەجێ ئەکەین خەریکە لە بیرمان ئەچێتەوە. ئەگەر هەر یەکێک لە ئێمە پرسیار لە خۆی بکە ئەخیر جار کەی بووە کە لەبەر خاتی خوا گریاوە، فرمێسێک بە چاوی هاتوۆتە خوارەوە. ممکنە هەندێکمان هەر بیرمان نەیە، هەندێکیشمان ساڵی تێپەڕاندبێ، هەندێکیشمان بڵێن ئەوە زۆر زەحمەتە ئینسان بتوانێت لەبەر خاتی خوا بگری. سەلەفی ساڵحی ئێمە یەکێک لەو عیبادەتانەی کە نزیک بوونەوە پێی لە خودا جەل جەلالوه گریانی زۆریان بوو. گریان هەقی وەسەر طەبیعەتی ئینسانەوە نییە، طەبیعەتی ڕق بێ یا تون بێ یا هێواش بێ، حەقی بەسەر ئەوە هەیە چەندێ خەوفی خوا لە دڵیایەتی، چەندێ لە خوا ئەترسێ، چەندێ ئەمین نییە لەوەی کە خوایەک بە عەزەمەتی خۆی ئەو هەموو نعمەتەی پێدا و ئەم سەرپێچی کردو و عوقوبەی بدا. بۆیە ئیمامی عومەر لە سیرەتی ئەخوێنیتەوە لەگەڵ ئەوە کەسێکی تند و ئازا و بوێرێکی گەورە ئەبینی ئەفەرمێ کانە خەطانی ئەسوەدانی فی خەدەیه، لە هەردوو گوپەکانی ئیمامی عومەر دوو خەتی ڕەش هاتبوو من کەثرەتی البوکاء و من شدەتی البوکاء، ئەوەندە ئەگریا لە پێناوی خوایە جەل جەلالوه. دوو خەت لە ئاستی گریانەکەیە، گەرمی گریانەکە دوو خەتی دروست کردو لەسەر کوڵمی سەیدنا عومەر رضی الله تعالى عنه. ئیمامی عوسمان صاحب الحیاء والکرم یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی کە بەسەر قورئانەوە زۆر ئەگریا لە خزمەتی قورئانە. ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو حاڵەتە تایبەتانەی کە هەیان بۆ بریتی بوو لەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرسی ئەمەی دادابوون. ئەبینی خۆشەویستی دڵمان خۆی ئەفەرمێ ئەی ئیبن مەسعود، ئەی عەبدوڵڵا قورئانم بەسەرا بخوێنە. یا رەسوڵ الله قورئان بەسەر تۆیە بخوێنم کە بەسەر تۆیە هاتووە؟ ئەفەرمێ بەڵێ بەسەرما بخوێنە. ئەفەرمێ قورئانم خوێن بەسەریا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فرمێسەکان بە چاوی هۆن هۆن ئاهاتنە خوارەوە. دایکمان عایشە ئیگێڕێتەوە فەرمێ خۆشەویستی دڵ هەندێک جار چۆن منجەڵێک ئەکوڵەی گیزەی دێ، گیزەی ئاوا سنگی پێغەمبەر ئەهات صلى الله عليه وآله وسلم. لقرآن پیرۆزە وەصفی ئیمانداران، ئەولیای گەورە، ئەنبیای گەورە گەورە هەموویان عیبادەتێکیان هەبووە کە عیبادەتی گریان بۆ لەبەر خاتی خوا جەل جەلالوه، کاتێکی مخصصیان هەبووە دانیشتون لە پێناوی خوایە گریاوە. سەلەفی ساڵحی ئەم ئومەتە ئیمامی ڕافعی ئەفەرمێ چوومە مزگەوتێک لە یەمەن نوێژم کرد، ئەفەرمێ هەتا ڕۆشتم فریای جەماعەت نەکەوتم، ئەڵێ سەیرم کرد هەموو سوێن سوژدەکانی ئەو خەڵکەی کەوا نوێژیان تیا کردبوو هەمووی تەڕ بوو لە گریان. ئەم ئومەتە ئومەتێک بووە هەمیشە هەستی بە هەڵە و کەم و کوڕەکانی خۆی کردووە و ئەم عیبادەتەی فەرامۆژ نەکردووە. سەیری ئەمڕۆ مەکەن کە دنیاگەرایی، چونکە هەتا گوناهت زۆرتر بێ، هەتا دنیا زیاتر لە دڵتا جێگیر ئەبێ، زیاتر وەهات لێیەکەوە فرمێسەکانت وشک بکە. ئێمە کاتێک کە باسی بارانەکەین و بۆمان نابارێ، باسی بارانی چاوی خۆمان ناکەین، باسی کانیاوی ناخی خۆمان ناکەین کە وشکی کردووە. ئەمە کانیاوێکە و دەریایەکە لە چاوی ئێمە کە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەریایەک لە فرمێسکی ڕشتووە. بۆیە ئێمە ئومەت زۆر پێویستمان بەوەیە بگەڕێنەوە سەر سیرەتی سەلەفی ساڵحی خۆمان، بزانین چۆن ئەوانە مامەڵەیان کردووە لە خزمەتی قورئانی پیرۆزە، چۆن مامەڵەیان لەگەڵ خۆیان ناکردووە تاوەکو تێبگەین. ئەبینین ئەفەرمێ لە قورئانی مبارەکە فەوەیل للقاسیة قلوبهم من ذکر الله، وەیل بۆ ئەو کەسانی دڵیان ئەوەن دەڕق بووە کە ذکری خوا ئەکەن و دڵەکەیان هیچ جوڵە و حەرەکەیەک ناکە. لە شوێنێکی ترا ئەفەرمێ
وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع كاتك إيمان دار أبيني كاتك أن بيني آياتي القرآن أهات خوارو أو اندكاري قري لسردا أنا فرمسك بتشاو كان أنا أهات خوارو أنا زاني وحق الأخواودي إذا تتلى عليهم آيات الرحمن خروا سجدا وبكيا آيات كان القرآن بسري أنا بخوان آياته سجدان أبردسيان أكرب قريان أفرمي ويخرون للأذقان يبكون ويزيدهم خشوعا قريانا كان فرمسك كان أهات خوارو بتشاو كان خشوعيا زيادي أكر يكيك لو نعمة زور قورانيك خو پیغمبری خوا صلی الله علیه وسلم لعبد كان زوریان پی خوش بریتی لگریان لپناوی خوایا لچندین فرمایش تا پیغمبری خوا صلی الله علیه و آله وسلم باسو بیان یمی بو کردوین افرمي دو قطرهن هیچ قطره یگنیه لسر الزویه باندازی او دو قطره لا خوا خوشویز به افرمي ليس شيء احب الى الله من قطرتين ام دو قطرة شيا كأون دلا خوا خوشويستن ام دو دلوبات شيا أفرمي قطرة من دموع من خشية الله قطريك كإنسان لبر خاطري خوا بتشاوية يتخوار ولكاته بنهانا وقطريك شاكا خويني كسيك كأرجه دي قد بدن جهاد لبيناوي خوايا والشهادة بون زور قوري قطري خويني الشهيدك لقل فرميسي كسيك صالحة يكسان كرا ولو فرمايشتي في غمري خوايا صلى الله عليه وآله وسلم بويا كاتك إنسان هاور أكاب ولا إخوة أبيكم الله أسراري هبه لبين خوي إخوة يكي لسر جورا كان أو يك إنسان بتوانه زمني كي هبه كاتي هبه لبينا إخوة قريابة يا أفرميه هركسيك بأندازي سرميش قريان لبينا إخوة بتشاوي هاتخوارو قد أمكسا ناتشتنا وآقروا إلا مقر وشتريك بناو كوني درزيا بشت كشتيكي مستحيلة إن جاء أمكسا شتنا وآقروا أو ندر رحمتي جوري إنسان بتوانه لبينا إخوة بقري يعني الروايتك أفرميها تاوكو شيرك لقوان هات درو نتشتونا وقوانك أمكس ناتشتنا وآقروا إما إيمان دار لم زمنا آزار زور أتشجين زحمتي زور أبينين بلام كافر مشغولي كردوين هو كارهن بوي إما قريان من لم زمنا نما لبر خاطري خوا يشيك له كاركان بريتيل لمشغولي فكري إنسان أمرو كافر هاتو إيشي لسلام تورا زور كردوه ميشكي مشوش كردين وبلاش همو من استمش من مشغولة هوالاتي دنيا هر هموي أزانين بلام هوالي نفسي خو من نازانين إيشي لبيا صالحان زور قريا دايكي كبيني بزي بيا هاتو وتي رولا أو كيت كشتو أو أقري وتي دايكا تو نازاني كسيكي زور قورم كش زور عزيز بولام كشتم وتي دخوت بخرم مالك عفوتك كتو أو أقري وتي والله نفسي خوم كشتوه نفسي خوم كشتوه توشي عقوبه وقناهم كردوه بويا حتى قناها كان زياتر به حتى مشي كان مشوشتر به زياتر إما توشي حالتي جفاي تشاو أبين تصور كان نظر كان أمره نظر كان شبه إلكترونيات به شبه تشاوي حقيقي به بوني قناها زور كان لتشاوى وها أكا تشاوى كانت وشكا أو كاتن بصريكي جواند أبي لحظور إخوان بصيرته دليكي روشند أبي بۆیە زۆر گرنگە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر هوشیاری چاوەکانی بێ زۆر ئاگای لێ بێ بیان پارێزن لایبەت گەنجەکان زۆر ئەبێ ئاگاتان لە چاوەکانتان بێ چاوەکان ڕەمزی بەرزی ئێوەیە لە حوزوری خوایە ئەو چاوەیە کە لە ڕۆژی قیامەتە یا خاشعەتەن ئەبصارهم چاوی شۆڕ ئەکا ئینسان یا ئەتوانێت چاوەکانی بەرز کاتەوە لە حوزوری خوایە بڵێ خوایە من یەکێکم لەو عەبدانەی کە فڵانە کار و فڵانە کارم بۆ تۆ جێبەجێ کرد بۆیە ئیمانداران گەورەترین کێشە لە ئەمڕۆیە ئەم شەوەشی مێشکەی ئێمەیە کە کافر بۆی دروست کردوون حتا ئەو دقیقەیە کە ئەخەوی ئەم بەڵاو مصیبەتە لە کۆڵە نابێتەوە یا سەیری فلیمەکە یا سەیری ئەخبارەکە یا سەیری دووگۆڵیەکە هەموو شتێکی بێفائیدە بڕواکەن هەموو ئەو کەناڵانەی کە ئەخبار باسەکەن لە نیو دقیقە تۆ هەموو شتەکەت وەرگرتووە بەڵام مێشکت مشەوەشەکە تەسەوورکەن ئەگەر بیانەوێ هەواڵێ بە تۆ بدەن یەکسەر نادەنێ ئەوەنە پێشەکی و پاشەکی و ئەم لەولای بۆ دائەنێن ئەوەندە نەفەر هێن قسەی لەسەر ئەکەن مێشکی تۆ مشەوەشەکەن ئەمانە هەمووی تۆڕێکی جاڵجاڵەکەی شێطانە ئیش لەسەر وەتەری حەساسی ئینسانی موسڵمانەکە بۆیە ئەبێ زۆر هوشیاربی ئەم چاوانە بپارێزی لە ئەستا هەموو حرامێکە خۆت بگریتەوە لە گوناهەکان یەکێکتر لەوانەی کە چاوی ئێمە وش کردووە هاوڵی خراپە ئەمە ڕاستە وەکو هاوڵێک مامەڵەی لەگەڵا ئەکرێ بەڵام ئێمە هاوڵێکی خراپتر مەجالیسی ذیکرمان نەماوە مەجالیسی ساڵحان نەماوە
جاران أصحابي في غمر صلى الله عليه وسلم لمزقوت كان أيانود ورن باكوبين وذكر كين استذكر ناو مزقوت كان ما نما أم هاوارو دادو ناخي ناو نما أصحاب كو أبو نوا لا إله إلا الله أكر ذكريان أكر إيماني خوان تازة أكر استغفاريان أكر همو أمانة من لدزدا وخومن بو خومن نايكن بدس جمعيج نايك أما بوتو هكاري أوي كتشاو كاما وشكا ويا أمتي في غمر صلى الله عليه وسلم أمتي كزندوة بدل زندوة بتشاو زندوة بروح أزاني لكوا فرمسك كان إذا أباريني تصور كان أوهم ظلم لجهاني إسلامي أبيني فرمسك نهاية تخورة بتشاو من للسودان لغزة للدهر بالدنيا أبيني إيمان داران شيان لدي لهندستان كباز ناكري للصينا همو إيمان داران لجهاني إسلامي لزحمتي كي زور قوران فرمسك بتشاو من نهاية تخورة هۆکار زۆرە بۆ ئەوەی کە تۆ چاوەکانت نەرم بێتەوە بەهێزترین هۆکاریان ئەوەیە کە تۆ بتوانی لە خزمەتی قورئانە بی چەند زیاتر چاوەکان لە خزمەتی قورئانە مانووکەی زیاتر دڵت نەرم ئەبێ هێواش ئەبێتەوە داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوایە ئەم کانیە بێ ئاوەمان کە وشکی کردووە خوای دەری و خێرمان لێ بکەرەوە کانیاوەکانمان هەڵقوڵێنرەوە جارێکتر یا رب العالمین یا ربی خوایە زەوی و زار و زەرعاتمان هەر هەمووی تینووە یا ئیلاهی هانای زلتی خومان و ضعیفی خومان و ضعیفی امتمان برزکینەوە بۆ لای تۆ یا رب العالمین خوای بۆ خاتی گەوری خۆت بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە یا رب العالمین یا ربی خوایە نەخۆشی و بەڵاو مصیبەت زۆری بۆ هێناوین یا ئیلاهی هاوار بۆ لای تۆ ئەهێنین تۆ شیفا بۆ ئەم ئومەتە بنێرە یا رب العالمین تۆ لە بەڵاو مصیبەت ڕزگارمان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە هەرچی گوناهێک کردومانە عەفومان کە تو گەورەی خۆت خوایە بەهۆی گوناهەکانمان و عقوبەمان مەدە یا رب العالمین يا ربي خويا بهوي گناهي إما عقوبة مسلمانان وإيمان داران مدى لسر زوية يا رب العالمين يا ربي خويا داوى اللي أكين بناوي جواند وصفتي برز باسم عظمت بأهل توبة قبول مانك بأهل ذكر وأوراد قبول مانك تو قوري خود خويا لو أنا قبول مانك كلايتو يا إلهي بلو فضلك زور قوريان هيا إلهي أمولاتو شاخ و شارانەی ئێمە یا ئیلاهی پڕ بۆ لە ئەولیای گەورە و پیاوی زۆر گەورە تو گەورەی خۆت خوایە ئەولیا و پیاوی گەورەمان لێ مەبڕە یا رب العالمین عالم و عولەمامان لێ مەبڕە یا ئەرحەم الراحمین ئیلاهی ئەم ئیماندارانە ئەهلێکن یا ئیلاهی قەت سوژدەیان نەبردووە ئیلا لە مەقامی تۆیان نەبێ وخوا پەروەردگارە ئەمانە پشتی عزیزی خۆیان نەوی نەکردووە لە بەردەم هیچ کەسێکە ئیلا لە بەردەم تۆیان نەبێ إلهي أمانة دسي زليلي دعاء برزناكنا وتنها لمقامي تويا نبي ديا إلهي دعاء كان نجيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة